ئیتەمەنی تۆ نییە. گۆرانێکی هەیە بنای کاتێ ڕۆیشتی پێم خۆشە چۆم لە شتێکی بێ سەرچاو کاتێک ڕۆیشتی فەرموود دێمەوە هەر شەو بە هیوات سەرەنێمەوە فەرموود ئەزیزم چاوەڕوانم بە ڕۆژێ بۆ لای تۆ دەگەڕێمەوە. بەدڵتان بوو؟ دڵم بوو بەس زۆر بە ئیحساس وێڵی بۆ چی بدەمە وەڵای گۆرانیە خۆی وتنەکەی کە ئێڵی خەڵگەوەی والی تێگا کە بۆ خۆشەویستیوانەیە بەڵام قسەی شارێکەوان نیە بنووسینی دایکێکە بۆ مناڵەکەی ئەڵێ کە مناڵەکەی ئەچێتە ناو گەڕک پێم وابێ ناگەڕێتەوە تووشی حادیسەیەکە بێ و ئەمرێ مناڵەکەی ئەیش خۆی پێڵە لە کاتێک ڕۆیشتی فەرموود دێمەوە هەر شەو بە هیوا سەرە نێمەوە دەستکاریکی شارەکە کراوە ئەڵێ فەرموود دایەجان چاوەڕوانم بە ڕۆژێ بۆ لای تۆ گەڕێمەوە بەڵام من وتمە فەرموود ئەزیزم چاوەڕوانم بە هیوادارم ئەلەو بەشای لێم ببورن چکە ئەو کاتەیەک سەر خەزێکە ئەگەیشت کە بە مەستی مناڵێکە بەڵام ئەمەم بۆیە والێ کرد بۆی کە هەرێکە و خەڵک بتوانێت سیننارویکی بۆدانێ بۆ لە فکر و هزری خۆیان گەنجێک دڵی شکا و خەفەتی بە دیارەوە خوا بەخوا زۆر تەلەفۆنم بۆکەن بۆوانە بەزەڵم کاکەم بۆ مناڵێکم تۆ ئیتەمەنی تۆ نییە.